خۆی زیوی ئەسڵە فیرعەونەکان ئەمانیان بەدەستەکرد بەڵام کۆزی ڕشکلێکی گەورەتر قبلیاش لای ئیمام عەلی وەختیەوەیە تو زۆر پێ وسووری ئەوە هەیبەتی منشکان بۆ عالەم کە هەز نەکرد کەسی کار بۆ تا ماڵە دوایان ناکەی مردن بەختیار بەڕاستی تەحملم نەما ئەمڕۆ هەرە بێ پێی وایە چونکە ئەلبێرت کامۆڵێ خۆشەویستی دوان ناخرێت هێندە ناسکە بەرگەی هەڵگرتن و دواکەوتن ناکرێت جاچیاڵە نەجیم مەحفوظ ناڵێ پێی مەڵێ با نەشێشە بەدەمتە نانانانە هەگەر عەقڵ بێ قەشتی وا ناکات بەوان ڕۆیشت کاکەجان با ئێمەش بڕۆین و تاقی بزان بۆ کوێچن دەبرۆ بەقسە خۆشمان نەمانزانی بۆچی هات دە تۆ بڕۆ من نەزانم دەی